ئومەتی ئیسلام لەسەر پێی خۆی ڕاناوەسێ ئەگەر ڕۆڵی مزگەوت نەڕاتۆ سەر ئەسڵەکەی خۆی، یعنی مزگەوت ڕۆڵی خۆی پێ نەدرێت، دەوری خۆی پێ نەدرێت. بۆ یعنی بۆ ئەم قسەمان وا کرد لەبەر ئەوەی مزگەوت زۆرە ئێستا، بەڵام بەداخەوە زۆربەی مزگەوتەکان ڕۆڵی خۆیان نابینن. بەڵکو لە زۆرێک لە وڵاتە ئیسلامەکانە تەنها مزگەوت نوێژەکەی، دوای نوێژەکان حتا لە کات نایلن زیکرەکانیش بکرێت، دوای ئەوە دەرگای مزگەوتەکان داخەن و تەواو مزگەوت بەس نوێژ، بەس نوێژ. مع العلم مزگەوت لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس نوێژ نەبووە. مزگەوتێک ئەگەر لەگەڵ ڕۆڵی خۆیان نەگونجابێ، ئەم قسە غەریبە طبعا لاتان، غەریبە لاتان، و لە قورئانیش خوای تعالی باسی کردووە. ڕۆڵ ئەگەر مزگەوت بە ڕۆڵی خۆی هەڵنەسێ، ئەگەر بە پێچەوانەی ڕۆڵەکەی خۆی هەڵسێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو مزگەوتەی ڕۆخاندووە. قسەکە زۆر غەریبە. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوتی ڕۆخاند؟ بەڵێ مزگەوتێک لە مەدینە دروست کرا، بڕێ منافق و دوڕوو دروستیان کرد بۆ لێدانی ئیسلام، بۆ بیکەنە شوێنی کۆبوونەوەی منافق و دوڕووەکان. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەفەرا بوو، منافقەکان بە دەوری ئاهاتنەوە چون مزگەوتێکمان دروست کردو، ئەی پێغەمبەری خوا حەزەکەن یەکەم ئیش جەنابەت هاتیتەوە بێی نوێژی تیا بکەیت و ئەوانە. خوای تعالی فەرمانی کرد کەوا ئەو مزگەوتە مزگەوتی ضیرارە، ئەبێ بیڕۆخێنیت، ئەبێ بیڕۆخێنیت. ئەگەر مزگەوت بە ڕۆڵی خۆی هەڵنەسە هیچ سوودێکی نامێنێ. ڕۆڵی مزگەوت چییە خۆشەویستەکانم؟ طبعا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەکەم بزانن ئەم مەسئلەیشە هەم مەسئلەیەکی زۆر گرنگە، اهتمام بە شەکلی مزگەوت نەدراوە، مزگەوتەکە چۆن بێت چۆن نەبێ، حتا تەنانەت یعنی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها بە قوڕ و بە سعفی دارخورما بانەکەی گیرا و پایەکانیشی بە دارخورما دروست کرا. یعنی مزگەوتێکی بەسیط، بەڵام ئەو مزگەوتە ئەو جیلە و ئەو دەوە گەورەیەی پەروەردە کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینی پێ ڕاگەیاندن، ئەوانیش دوای خۆیان حتا گەشتۆتە ئێمە. یعنی تەماشاکەن خۆشەویستەکانم، مزگەوت ئەمڕۆ بینایەکەی زۆر گەورەیە، جاری وا هەیە ملیۆنەها دیناری تیا سەرفەکرێن، بەڵکو ملیۆنەها دۆلار، نەک دینار، دۆلاریشی تیا سەرفەکرێ، بەڵام هیچ سوودی نییە. هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لا تقوم الساعة حتى يتباهى الناس بالمساجد. ئەفەرمێ قیامەت هەڵناسی هەتا خەڵکانێک دروستە بن شانازی ئەکەن بە مزگەوتەوە، شانازی ئەکەن بە مزگەوتەوە، ئەمەڵێ مزگەوتەکەی ئێمە جوانە، وەڵێ مزگەوتەکەی ئێمە جوانە. جاری وا هەیە مزگەوتەکەی هیچ عیبێکی نییە، ڕۆخێنن و مزگەوتێکی تر دروستەکەن بە پارەیەکی زۆری مسلمانان سەرفەکرێ، هیچ ضروریش نییە، لازم نییە. حتا لە ڕیوایەتێکی ئەم حەدیثە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ زمانێک دێت لەسەر مسلمانان، یعنی لە قیامەتە خەڵکی شانازی ئەکا بە مزگەوتەوە، بەڵام هیچ تعمیریشی ناکەن. مزگەوتێکە پارەیەکی زۆر زۆری تیا سەرفەکرێ، کاتە دیتە ناوی تەماشاکەی دوو ڕۆژ سێ ڕۆژ نوێژی تیاکە، پارەیەکی زۆر زۆریشی تیا سەرف کراوە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ما أمرت بتشييد المساجد، ئەفەرمێ من ئەمرم پێ نەکراوە مزگەوت بە جوانترین شێوە دروستکەم، هیچ کێشە نییە لە قوڕ دروستیکە، هیچ کێشە نییە با مزگەوت لە قوڕ بێ، بەڵام دەوری خۆی ببینێ، ڕۆڵی خۆی ببینێ، بەڵام لە مەڕمەڕ و لە کاشی ئاخر مۆدێلات و لە بە هەموو شێوەیەک ڕازاندنەوەش دروستیکەی بەس ڕۆڵی خۆی نەبینێ، هیچ سوودێکی نییە، هیچ سوودێکی نییە. تەنانەت خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ مزگەوتەکانتان مەڕازێننەوە وەکو چۆن یەهود و نەسارا شوێنە عیبادەتەکانی خۆیانیان ڕازاندەوە. یعنی ئەوەندە خەریکی ڕازاندنەوەی مزگەوتەکان بیناکەی نیو ئەوەنەی خەریکی عیبادەتکردن و ئاودانکردنەوەی نین بە خواپەرستی. جا ئەمە زۆر گرنگە بیزانین.